باس لە مۆزوعی ناچاری یا ضروری لەگەڵ ضروری لە سروشدا ئایا سروش ناچارانە دەجوڵێتەوە لە کوێ شتەکان ناچارانن لە کوێ ناچارانن. تەمانەوە جارێکی تر دەبەستێتەوە بە مۆزوعی ئامانجەوە. جاوەی ناچاریە یا ضروریە تەمان ناچاری لە کوردیەکە مانای تەواوی ضروری ناگەێنێ بەس ینی پۆزەیەنی تایە بەس وشەی تر نەبوو. ضروری ئەوەیە بۆ نمونە تۆ بە ضرورەت ئاگر دەسووتێنێ ینی ئاگر ناکرێ نەسووتێنێ ئەمە شتێکی ضروریە. ینی بە ضرورەت گەرما بەر بانزین بکەوێ بانزینەکە گردەبرێت. بە ضرورەت تەبیعی ئەوەی قورسە دەکەوێتە خوارەوە و ئەوەی سووکی شە بەرەو سەرەوە دەڕوات. ئەمانە ضرورین یاسای ضروری. ئەو یاسایانەی کە فیزیا لێیان دەپۆڵێتەوە فیزیای مۆدێرن باسییان دەکاوانێ کە حکمی دیاردە تەبیعیەکان دەکەن ئەوانە هەموو یاسای ضروری. جا پرسیارەکەی ئەڕستۆ لێرە ئەوەیە ئایا چی بە ضرورەت دەڕوا بەڕێوە و چیش بە ضرورەت ناڕا بەڕێوە، لەکوێ ضرورەت حکم دەکات لەکوێ ضرورەت حکم ناکات، لە چ شتێکە ینی چ شتێکەیە لە سەروی ضرورەتی تەبیعیەوە. تەمان ئەم مەوزوعە ئەوەی کە دەکەوێتە سەروی ضرورەتی تەبیعی لا فیزیکی ئەوە حتمما شتێکی ترە دەبێ ینی بەبێ مرۆڤ دەست ناکەم ئەوە ممکن بێ ئێمە شتێکی لە دەرەوەی ئەوەی کە ناچاریە لە ناو سروشتا بدۆزینەوە. بە مانایەکی تر مرۆڤ دەتوانێت ئازادی بخاتە ناو تەبیعەتەوە ینی ئەوەی کە ناچارانە نیە. جا لێرە دەبێ ئەو ڕەبتە بدۆزینەوە ینی کە لە نێوان ئینسان وە تەبیعە هەیە لەکوێ ئینسان ئازادی دەخاتە ناو ئەوەوە کە ناچارانەیە. بێگومان لەو شتانەی کە ئەم ئازادیە لە ناو ئینسانە بەشداری تیا دەکا لەگەڵ ئەوەی کە لە ناو تەبیعەدا سروشتا ضرورەتە. ینی لە شوێنەکە ئەوەی داچاریە لەگەڵ ئەوەی ناچاری نییە کاتێک ئەم دوانە کۆبوونەوە ئەو کاتە ئێمە دەتوانین شتانێک بدۆزینەوە کە هەن هەر بە سروشتە ینی سروشت ڕێگەی بە بوونیان داوە لەگەڵ ئەوەشە بە سروشتە ناچارە. وە ئەڕستۆ هەوڵ دەدا ئەمە بدۆزێتەوە چۆن ئایا لە ناو سروشتا هەر ئەوەی کە ناچاریە هەیە یا شتێکی تریش دەکرێت بێتە ناو ئەم ناچاریەوە کە خۆی شتێکی ناچارانە نییە. یەکەم پەرەگرافی ئاوا دەست پێ دەکات دەبێت لەوێەوە بی لە ناچاری بکرێتەوە ئایا شتێکە ئێمە وامانداناوە وایە یا بە شێوەیەکی ڕەها بوونی هەیە. ببورن دەبێت لەوێەوە بی لە ناچاری بکرێتەوە ئایا شتێکە بەدانان وایە یان بە شێوەیەکی ڕەها وایە یابوونی هەیە. هەندێک پێیان وایە ناچاری لە پەیدابوونی شتەکاندا هەیە ینی ئەو شتانی کە پەیدا دەبن دێنەبوون ناچاری تایە نەحکم دەکات ینی دەبێت بە ناچاری وابن هەبن. وەک ئەوەی دەڵێن دیوار بە ناچاری دروستکراوە چونکە تەوانەوە دیوار شتێکە تەبیعە بە دروستکردن هەیە بە سروش نییە ینی دیوار بە شکڵێکی سروشتی سروشت نەهێناوەتەوە بوون مرۆڤێک دیوار دروست دەکات ینی شتێکی سروشتی بە سروشت وجودی نییە بە دروستکردن هەیە. هەڵێ هەندێک پێیان وایە دیوار ئاوایەکە هەیە چۆن پێیان وایە ئەمە بە ناچاری دەبێ وابێت.
ئەڵێ چونکە بەپێ ئەو ناچاریە دروستکراوە ئەوەی قورسا دەکەوێتە خوارەوە و ئەوەی سووکە دەکەوێتە سەرەوە. هەر ئەمەش ئەوای کردووە لە دیوارەکەدا بەردەکان ئەوەی بنچینەیە لەبەر ئەوەی قورسن بکەونە ژێرەوە، بەردەکان لەبەر ئەوەی بنچینەی دیوارەکە دروست دەکەن بکەونە ژێری دیوارەکەەوە بکەونە خوارەوە. خۆڵ و قڕەکەش کە لەوان سوکترن بکەونە سەر بەردەکان، دارەکانیش کە لە خۆڵ و قڕەکە سوکترە بکەوێتە سەروی ئەوان. یانی کەواتە ئەوەی سووکە لەسەرەوەیە ئەوەی قورسیشە دەبێت لە خوارەوە بێت. یانی ئێمە بە ناچاری ئەوەی سووکە لەسەرەوە دامانەوە لە دیوار و دروستکردنی خانوویەکە، ئەوەی قورسیشە لە خوارەوە دامانەوە. ئەمە بە زەرورەتێکی تەبیعی هەوایە. هەڵێ لەبەرەوە ئەوانە پێیان وایە ئەو شتانەی کە هەن بە زەرورەت دەبێ وابن، یعنی ئەوە زەرورەتێکە وای کردووە ئاوابن. دوایەوە دەڵێ هیچ دیوارێک نییە بەبێ ئەوەی ئاوان نەبێت و هەش بێت، یعنی دەبێ ئاوا بێ. ئەم ئاوابوونە یانی چی؟ یعنی بەو شتوانیەتیە بێ، بەو تەسەسولە، بەو زنجیرەیە، ئەمە لە خوارەوە، ئەو لەسەر ئەوەوە، ئەوش لەسەر ئەوەوە. بۆچی؟ چونکە ئەگەر ئێمە شتێکی قورستر لەسەر شتێکی سووکدانەی شتەکە هەڵی ناگرێت، دەبێت شتە قورسەکە سووکەکە لەسەر شتە قورسەکەدانی. هەڵێ لەبەرەوە دیوار هەر دەبێ بەو شێوەیە بێت. کەواتە چییە؟ دیوار بە ناچاری ئاوایە، بە ناچاری ئاوایە. ئەوەی ئاوایە بوونی نییە مەگەر مەبەستت ببورن. بەڵام هیچ دیوارێک بە هۆکاری ئەوەی ئاوایە بوونی نییە. ئەڵێ هیچ دیوارێک نییە بەبێ ئەوەی ئاوانە بێت و هەش بێت، بەڵام هیچ دیوارێکیش بە هۆکاری ئەوەی ئاوایە بوونی نییە مەگەر مەبەستت لە هۆکارەکەی هیولا بێت. بەڵام لە ڕاستیدا هۆکارەکەی سەلامەتی مرۆڤە کە دیوارەکە لە پێناویدا دروستەوە. ئەلێرا شتەکە ڕۆشن دەکاتەوە. تەبان ئێمە لە دروستکردنی هەر شتێکە باسی ئەومان کرد کە چوار هۆکردەیە. دوان لەو هۆکردانە ئامانج و مادەی ئەو شتەیە. ئێمە لە مادەی شتێک بە شێوەیەکی پێ دەدەی، شتێک دێنینە بوون. ئێمە هۆکردی کارایین کە شتەکە ڕەبت دەکەی پێکەوە، شێوەکە هۆکردی ئایدیاڵیە، مادەکەش هۆکردی هیولاییە، ئامانجێکی شەیە ئێمە ئەم شتەی بۆ دروست دەکەین، ئەوە هۆکردی ئامانجی. جا لێرە ئەرستۆ باس لە هۆکردی ئامانجی و هۆکردی هیولایی دەکات. ئەڵێ دیوار هیچ دیوارێک نییە، هیچ دیوارێک بوونی نییە ئەگەر بەو شێوەیە کە ئەوان وتویانە ئاوا بوونی نەبێت. یعنی ئەگەر هاتوو دیوارێک ئێمە ناتوانین ببینین ئەوەی قورسا لەسەرەوە بێت و ئەوەی سووکە لە خوارەوە بێت. بۆچی؟ چونکە دیوار بەو شکڵە خۆی ڕناگرێت. ئەوەی کە سووکە لە خوارەوە بێ، ئەوەی قورسە لەسەرەوە بێ، ئاوا دیوارەکە پەیدا نابێت. ئەمە بۆ چونکە یاسایەکی زەروری هەیە، بە زەرورەتێکی تەبیعی ڕێگرە لە بەردەم ئەوەی دیوار بەو شێوەیە هەبێت، ینی بەو ڕیزکردنەی شتەکان بەو شێوەیە ڕێزیانکەین. قورسەکان سووکەکان لە خوارەوە بن، قورسەکان. ئەڵێ بۆیە دەڵێ هیچ دیوارێک نییە گەر ئاوانە بێت. یعنی ئەگەر دیوارێک ئاوانە بێت وجودی نییە. ئێمە دیوارێک نادۆزینەوە دروست کرابێت و بەو شێوەیە دروست نەکرابێت کە باس کرا. بەڵام هیچ دیوارێکیش بە هۆکاری ئەوەی ئاوایە بوونی نییە.
بەڵام هیچ دیوارێکیش بەوەی بە هۆکاری ئەو یاسا زەروریە ئاوا نییە. یعنی ئەوەی کە وای کردووە ئەو دیوارە هەبێت و ئاوا دیوار بێت، لە ڕاستیە ئەوە یاسا زەروریەکە نییە کە دەڵێ باشتە قورسەکان لە خوارەوە دەبێت شتە قورسەکان لە خوارەوە من وەشتە کوسوکەکان لەسەرەوە بن. یعنی ئەم یاسا ناچاریە، بەهۆی ئەم یاسا ناچاریەوە دیوار ئاوا نییە. کەواتە دیوار وجودی مەحکوم نییە بە یاسا ناچاریە. یعنی یاسا ناچاریەکە هۆکاری بوونی نییە. ئاڵێ ئیلانا لە یەک حاڵەتە نەبێ مەبەستت لەو هۆکارەی بوون هی و لای دیوارەکە بێت، مادەی دیوارەکە. یعنی چی؟ یعنی ئەمە کولیەتی دیوارەکە ناگرێتەوە، تەنها چی دەگرێتەوە؟ چی دەخاتە ژێر ناچاریەوە؟ ئەم یاسایە مادەکەی دەخاتە ژێر ناچاریەوە. ئەو مادەی کە دیوارەکەی ئێمە لێ دروست دەکەین ناچارە، بەو هۆکارە تەبیعیە ناچارە. یعنی ئەم هۆکارە ناچاریە حکمی تەناچی دەکات، تەنها مادەی دیوارەکە دەکات. لە کاتێکا دیوارەکە وەک خۆی هەر مادە نییە، بۆ ئەوەی ئەم شمان پێویستە، ئامانجێکمان پێویستە کە ئەم دیوارە لە پێناو ئەو ئامانجا هەیە. ئەگەر ئامانجەکە نەبێ ئەم دیوارە کەس بیری لێ ناکاتەوە دروستی کا بە پێی ئەو یاسا ناچاریە. ئەویش چییە؟ ئەوەیە کە ئینسان بۆ سەلامەتی خۆی ئەو دیوارە دروست دەکات. ئەلێرە ئینسان دەچێتە ناوچەوە ناو تەبیعەتەوە بە پێی یاسا جەبریەکانی تەبیعە ئەوە دروست دەکات کە خۆی هەڵی بژاتەوە دروستیکە، ینی ئازادانە دروستیکە. کەواتە لێرە ئامانجەکە ئازادی دێنێتە ناوچەوە ناو ناچاریەوە. ئەرستۆ دەڵێ ئەوەی وای کردووە دیوارەکە بێتەبوون لە ڕاستیە یاسا ناچاریەکان نی. ئەو یاسایی کە پێمان دەڵێ هەر دەبێ ئەوەی قورسە لە خوارەوە بێ واوەی سوکە لەسەرەوە بێ، هەر دەبێت، یعنی بە ناچاری دەبێت ئاوا بێت. طبعا ئەمە ئێمە لێرە وردەکارێکی زۆر سەیریتایە. ئەمەی کە ئێستا ئەرستۆ دەڵێ وردەکارێکی زۆر سەیریتایە. مادەکە هۆکارە، طبعا هۆکردێکە، یەکێکە لەو هۆکردانەی کە لە وجودی دیوارەکە هەیە، یعنی ئەمە ئینکاری ناکرێت، یەکێکە لەو هۆکردەکان. بەڵام ئامانجەکەش یەکێکە لەو هۆکردەکان. ئەوەی دیوارەکە بۆی دروست کراوە ئەوە ئەسڵی مەوزوعەکە، یعنی ئەوەی دیوارەکەی بۆ دروست کراوە پێشمەرجی وجودی دیوارەکەی. یعنی ئەگەر بەهاتایە و ئێمە پێویستمان بەو دیوارە نەبوایە دروستیکەین، ئەوە ئەسڵەن ئەو دیوارە وجودی نەدەبوو. بەڵام کاتێک ئێمە پێویستمانە ئەو دیوارە دروستکەین دەبێ بە پێی ئەو یاساریەی کە حکمی مادەی دیوارەکە دەکا ئێمە چی بکەین؟ ئێمە دیوارەکە دروستکەین. تەمەن لە دروستکردنی دیوارەکە لە ڕاستیە دیوارەکە نمونەیەکی لەوانەیە باش نەبێ ئەرستۆی ناوێتەوە. بۆچی؟ چونکە دیوارەکە کێشەکەی لەوێیە کە تەسەسولی تایە، ینی ئاراستەی تایە، نەک چۆنیەتی. ینی دیوار شتێکی ڕێکە، چۆنیەتی تیانی. بەڵام خانوویەک چۆنیەتی تایە، چونکە دەبێتە چۆن یەک ڕاستەهێڵ، ئێمە ڕاستەهێڵێکمانەیە شکڵ دروست ناکات، بە یەک ڕاستەهێڵ شکڵ دروست نابێت. تۆ ڕاستەهێڵەکەش پان کەیت و یا درێژیکەی، ینی ئەوەی کە هێنا شکڵ دروست ناکات. لەوانەیە فعلەن لەوەوە سەیریکەن بڵێن لاکێشەیە، ئەمە شکڵی دیوارەکەیە، دیوارەکە هەر دەبێت لاکێشە بێت، شێوەکەی لاکێشەیی. ئەمە لێرە فۆرمەکە دەدۆزینەوە. بەڵام دەکات لە ڕاستیە باسی چێوەی دیوارەکەت بۆ ناکات، لە یاسا زەروریەکە ڕەبتی بە چێوەی دیوارەکەەوە نییە. ئەی ڕەبتی بە چێوە هەیە؟ ڕەبتی بە سەریەکەوتنی دیوارەکەەوە، یانی دیوارەکە لە خوارەوە بەرەو سەرەوە، ڕەبتی بە ئاراستەوە هەیە. ینی ئاراستە چییە؟ زنجیرەدانە بەشەکان.
بەدوادایەکات بەدوادایەکاتن لە ئێوانەکانی لۆجیکا گەر بیتان مابێت جیامان کردەوە لە چی لە چۆنیەتی بەدوادایەکاتن شتێکی چۆنی نییە چەندیە ینی ریزبەندکردنی چەندێتەکانێ ڕەتی بە چۆنیەتیەوە نییە جا ئەوەی کە لێرە شتێکی تیشمان بۆ دەردەکەوێت ئەومان بۆ دەردەکەوێت ئەو یاسایە لە ڕاستیە حکمی چی دەکا حکمی شتێک دەکا کە چۆنیەتی دیوارەکە نییە چێتیەکەشی نییە چونکە چێتیەکەی لە ئامانجەکەی پەنهانە کێمە دەڵێن دیوار چییە بەپی ئەوە پێناسەی دەکەی کە دیوارەکە بۆی هەیە لە پێناوی هەیە کەواتەم یاسا ناچاریە تەنها حکمی کوێ دەکا چی وا لێ دەکا ناچاری بێ هی و لای دیوارەکە مادەکەی ئەوانە حکمی تەنانەت فۆرمەکەشی ناکات ینی فۆرمەکە فۆرمێکی ئازادانەیە ئێمە دەتوانین فۆرمی جیاجیا بدەین بە دیوار دەتوانین بە شکڵێکی سێ گۆشەی دووسی بکەین بە چوار گۆشە دروستی بکەین بە لاکێشە دروستی بکەین بە هەر شێوەیەک لە شێوەکان ئێمە دەتوانین دروستی بکەین بە بازنەی دەتوانین دروستی بکەین کەواتە دیوارمان ئەگەر ناچاری وایە دەبواە دیوار بۆ نمونە هەر بە چوار گۆشە دروست بکرایە یا بە لاکێشە یا بە سێ گۆشە یا ینی نەکرایە بە شێوەیەکی تر تۆ دروستی بکەین بەڵام دیوار دەکرێ بە شێوەیەکی تر ئێمە دروستی بکەین کەواتە فۆرمەکەش چییە لە ژێر جەبری یاسا فیزیکیەکانانی بۆچی چونکە ئێمە فۆرم دەدەین بە دیوارەکە بەڵام مادەکە لە ژێر حکمی چیایە حکمی یاسا زەروریەکان نایە بۆچی چونکە یاسا زەروریەکانی ناوتەبیع حکمی پەیوەندی نێوان مادەکان دەکەن و ئەوانن مادەکان دەکەنەوە بە یەک جیایان دەکەنەوە لە یەک دووریان دەکەنەوە ڕێگە دەدەن فلانە مادە و فلانە مادە پێکەوە یەک بگرن ڕێگە دەدەن فلانە مادە و ڕێگە نادەن فلانە مادە و فلانە مادە بۆ نمونە تێکەڵ ببن ڕێگە دەدەن فلان و فلان تێکەڵ ببن ئەمانە هەمووی دەکەونە ناو مۆزوعی هیولاوە یعنی ئێمە لە دروستکردنەکەمان محکومە بە تەبیعە کە ڕەبتی بە ئامادەکردنی هیولاکەوە هەیە بەڵام لێرە شتێکی تریش تەبان هەیە دواتر لە مەقتاکانی تر ڕۆشنی دەکاتەوە ڕەبتی بینی پەیوەندی نێوان ئەم دوانە ینی لە بوونی دیوارەکە هەم ئامانجەکە لەگەڵ مادەکە ئەم پەیوەندیە چۆنە ئێمە دەزانین بەبێ مادەکە دیوارەکە نایەتە بوون و بەبێ ئامانجەکەش نایەتە بوون بەڵام ئەوەی وا دەکات دیوار ئاوا بێ و جۆرێکی تر نەبێ ئاوا بێت ئەوە لە ڕاستیا چی نییە یاسا ناچاریەکە نییە هەر لێرە ئێمە ئاوا بوونی دیوارەکە دەبێت جاکەینەوە ئەرستۆ لێرە جای نەکردوێتەوە مەیکێکە لە کێشەکان کە ئاڵۆزی دروست کردووە لە بیرکردنەوەکەیە کە لە مەقطعی یەکەمان دەڵێ ئاوا بێت یا ئاوا بوونی دیوارەکە ئاوا ینی چۆن ینی گزارشتە لە چی لە ئایدیال کە دەڵێ ئەو شتە ئاوایە ینی بەو شێوەیە ئاوا ینی بەو شێوە کە لێرە کە تۆڵی بەو شێوەیە یان چی ینی باسی شێوەت کردو باسی ئایدیالت کردو بەڵام تەسەسولی نێوان دانەکانی دیوارەکە ئەوەی بەرد لە خوارەوە بێ و ئەوی تر لەسەرەوە ئەم تەسەسولە لە ڕاستیە ئیلاقەی بە چێوە هەیە ئیلاقەی بە چۆنەوە نییە ئیلاقەی بەو مادەیەوە هەیە کە چۆنەکە وەردەگرێت یانی تۆ دەبێ ئەمانەت هەبێ بەڵام چۆنیەتی دیوارەکە کە چوار گۆشەیە یا لاکێشەیە یا فلانە دەبێ مادەکە ئاوا بێ تاوەکو ئەم چۆنە شێوە ینی مادەکە شێوەی ئەم چۆنە بگرێت ئەم شێوەیە بگرێت لەبەرەوە دەبێ هەموو مادەیەک شیاو نییە بۆ ئەوەی هەموو شێوە هەیە مادەیەک دەتوانێت بیگرێت مادەیەکی تر ناتوانێت بیگرێت ینی وەریگرێشەوە بیگرێتە خۆی کەواتە لە مۆزوعی شێوەکە جارێکی تر ئێمە چییە ناکەوینە ناو ناچاریەوە ئەوەی بە ناچارانە لە دیوارەکە هەیە تەناچیە پێک هاتنی مادەکەیە ئەو هیولایەی کە چی دەکات کە شێوەکە دەگرێت
تەمەنەوەیە دەڵێ هیچ دیوارێک نییە بەبێ ئەوەی ئاوانە بێت و هەش بێت ئاوانە بێت هەنی بەو شێوەیە نەبێت بەڵام بەم شێوەیە نەبێت لە ڕاستیامە تعبیرێکی دروست نین بەو شێوەیە نەبێ ینی کە تۆ دەڵێ دیوارەکە بەو شێوەیە نەبێ یانەوە ناکە بەردەکان لە خوارەوە بن و قوڕەکە لە سەر و دارەکانیش لەسەرەوە بن حەسە بە سووکی و قورسیان کە دەڵێ دیوارێک نییە ئاوانە بێت ینی بەو شێوەیە نەبێت بەو شێوەیە نەبێت ینی چی ینی لاکێشە نەبێت چوار گۆشە نەبێ فلانی نەبێت کەیفیەتەکەیە و ئەرسۆ لە زۆر شوێنێتیشە مۆزۆی ئاراستە لەگەڵ چۆنیەتی بە یەکتر دەزانێت و فعلا ئەمە زۆر جاکردنەوەی ئاسان ینی ئاراستە چۆن جا دەکەیتەوە لە فۆرم ئاراستە بە هەموو شێوەیەک ناکەوێتە ناوچەوە ناکەوێتە ناو چۆنەوە دەکەوێتە ناو چەندەوە و ئاراستە چەندیە مونێکی چەندی هەیە مونێکی چۆنی نییە ئەمەی کە لەسەر یەکدانان چییە ئاراستەیە ئەمە پێش ئەوەدانەی ئەوە پێش ئەوەدانی یانی چی هەنی بە ئاراستەیەک دایدەنەی بەرەو سەرەوە ئەخە مۆزوعەکە کێشەکە نییە کێشەکە فەرزی چی دەکا فەرزی ئاراستەی دانانە ئەوە دەکا کە تۆ بە ئاراستەیە گەمانەدانی ینی چی لە پێش چی دانی بە دوایەک داهاتنێک ئەمەدانی دەبێ یەکێکیان بە دوای ئەوی تریان نەبێنی یعنی ئێستا بۆ نمونە لە ژمارە تۆ دەڵێ 1 2 3 4 ناتوانانی بڵێ 3 2 1 4 3 2 1 ئەمە ژماردن نییە 4 3 2 1 1 2 3 4 ژماردن بۆچی چونکە بچووکەکە دەکەوێتە خوارێ ینی بچووکەکە یەکەم جار دێ اینجا دوای ئەوە گەورەکان دێن ینی ئەم ڕیزکردنە لە بچووکەوە بۆ گەورە لە قورسەوە بۆ سووک ئەمە بە دوادا یەک هاتنە ئەمە شێوە نییە ئەڵێ بەڵام هیچ دیوارێکیش بە هۆکاری ئەوەی ئاوا تەمانەگەرێمە مۆزوعی شێوەکە وەرگرین شتێکە و ئەگەر مادەکە وەرگرین شتێکی ترە یانی بۆ نمونە ئەگەر دیوارێک لاکێشە نەبێت بوونی نییە ئەمەوانە غەڵەتە حکومە غەڵەتە دەکرێت دیوار بێت و بازنەیی بێت ینی چۆنێتەکەی دەگۆڕێت بەڵام فعلەن دیوارێک وجودی نییە ئەگەر بە دوایەک داهاتنی کەرەستەکانی لە سووکەوە بۆ لە قورسەوە بۆ سووک نەبێت ینی قورسەکان لە خوارەوە بن سووکەکان لەسەرەوە دەڵێت تەسەورێکەیە دەڵێت دروستبوونی دیوار بەهۆی ناچاریە بۆچی لەبەر ئەم سەبەبە ئەم هۆکارە بەڵام ئەم هۆکارە لە ڕاستیان ڕەبتی بە دروستکردنی دیوارەکەەوە نییە ڕەبتی بە ئامادەکردنی هیولاکەوە هەیە بۆ دروستبوونی دیوارەکە بۆچی چونکە ئەگەر ئەم هیولایە واڕێک نەخرێ ئەوە ئەو شێوەیە وەرناگرێ کە پێی دەدرێت شێوەکە ناگرێت کەواتە بۆ ئەوەی شێوەکە بگرێ دەبێت ئەمە ئاوا بێت لەبەرەوە ئەم ئاوابوونە مەبەست لە بە دوادایەکات نەکرێت دوای ئەو زین دەڵێکی ئەڵێ ئەوەی لەبارەی دیوارەکەەوە وترا بۆ هەر پەیدابوویەکی تریژ وایە کە هەمووی لە پێناو شتێکدایە ئەمە تەبەن دەیەوێت ئامانج تەرکیزمان مانی بخاتە سەر ئامانج و ئەڵێ هەست پەیدابوویەکی تریش هۆکاری ئەوەی کە هەیە بوونی ڕەبتە بەوەوە کە لە پێناوی هەیە ینی بۆ ئامانجەکەیە لەبەرەوە وجودی ئەم ڕەبتە بە ئامانجەکەوە نەک بە مادەکەوە بۆچی چونکە ئامانجەکە لە ڕاستیە تەحدیدی هەم شێوەکەش دەکا و تەحدیدی هەم مادەکەش دەکات یعنی ئەوە ئامانجەکەیە دیاری دەکات کە مادەکە چ مادەیەک بێت و تەحدیدیشی دەکات شێوەکە چ شێوەیەک بێت بۆ نمونە ئێمە دەمانەوە شتێک دروستکەین ئاوی پێ بخۆین ئەم ئاو خواردنەوە و ڕاگررتنی ئاوەکە کە بۆ ئەوەیە بخورێتەوە ئەوە فەرز دەکا کە ئەو شتە دەبێت چی بێت
دەبێت قوڵی هەبێت قوڵایی تیابێت بۆچی چونکە لە ناو تەختاییە ئاوەکە ناوەستێ ئەو ئیشە ناکا کە ئێمە لە پێناویا دووسی دەکەین کەواتە شکلێک فەرز دەکا ئەمریکا ئەم داوایی ئێمە ئەم مەبەستەی ئێمە شکلێک فەرز دەکات لەسەر وجودی ئەوەی کە دووسی دەکەین بەڵام ئەم شکلەش چی فەرز دەکا اختیاری ئەو مادەیە دەکا کە دەیگرێتە خۆی چونکە هەموو مادەیەک شیانی ئەوەی تیانە ڕاوەستی ئەو شکلە ڕاگرێ بۆ نمونە ئێمە ئەگەر ئاو بێنین بۆ ئەوەی ئەم شکلە ڕاگرێ ناتوانێت ڕاگرێ بۆچی چونکە ئاو دایمە دادەنیشێ ئاو ناتوانێت ڕاوەستێ خۆی ڕناگرێت و ئاو دەڕوا شتێکی دەوێت کە ڕۆشتی ژیانێکی ینی شێوەکە هەڵدەوەشێنێتەوە بۆەوەی ئەو شێوەیە ڕاگرێ هەڵنەوەشێتەوە دەبێت چی بێ دەبێ مادەیەکی ڕاوەستاو بێت بۆیە ئێمە بۆ نمونە لە شوشە دووسی دەکەین بەڵام لە کاغەز دووسی نابێن کاغەز بۆچی چونکە بە زەختێکی کەم شێوەکەی هەڵدەوەشێتەوە و دەبێت بە زەختێکی کەم شێوەکە هەڵنەوەشێتەوە ئەوەندە بەرگری بکە کە چی کە ئەو ئاوە هەڵگرێەوە ئامانجەکە جێبەجێ ئەڵێ ئەوەی لەبارەی دیوارەکە وترا بۆ هەر پەیداوبێکی تریش وایە کە هەمووی لە پێناو شتێکدایە ئەو شتەش بەبێ ئەو شتانەی کە ناچارانە پێویستن پەیدا نابێت بەڵام ئەوەی پەیدا دەبێت پەیدابوونەکەی بۆ ئەو ناچاریە نییە کە دەکەوێتە ناو هیولای پەیدابوونەکەیەوە بەڵکو لە پێناو شتێکی تردایە ئەلێرا هەموو شتێک لە پێناو ئامانجەکایە و بەو ئامانجە بوونی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا بەبێ ئەو شتانەی کە ڕەبتن بە هیولاکەیەوە ئەو شتە نایەتە بوون ینی واقعی نابێتەوە نایەتە ناو فیزیک نایەتە ناو گیانی فیزیک تەمان خۆی هەیە ئایدیاڵەکەی هەیە ئامانجەکە هەیە هەموو شتێک هەیە بەڵام ئەمە ئایا ئەوەی کە پێ ئێمە پێ دەڵێن واقعی دەبێتەوە یعنی ئایا دێتە ناو گیانی هەستێکی ئایا دێتە ناو ئەو گیانەوەکە یاسا جەبریەکان حکمی دەکەن بێگومان ناتوانێت بێتە ناو گیانەوە ئەگەر چی نەبێت ئەگەر مادەیەک کە بەو یاسا جەبریانە ئیجبار کراوە وابێت ئەم شێوەیە نەبێتە خۆی یعنی ئەگەر ئێمە شێوەیەکمان هەبێت هیچ مادەیەک نەیگرێتە خۆی ئەوە ئەو شی ئەو شتە نایەتە بوون ئەڵێ لەبەر ئەوە بۆ ئەوەی ئەم شتە پەیدا ببێت ینی هەیە بەڵام بۆ ئەوەی پەیدا ببێت لێرە ئەوە بەبێ ئەو مادەیەی کە پێویستەتی هەبێت و وە مەحکومە بەو یاسا ناچاریانە ممکن نییە پەیدا ببێت نایەتە بوون بەڵام بوونەکەی هۆکارەکەی چی نییە یاسا ناچاریەکان نییە یاسا ناچاریەکان بوونی مادەکە تحدید دەکەن ینی مادەکە بەو یاسا ناچاریانە هەیە بەڵام ئەوەی لە مادەکەی دروستی دەکەی بە یاسا ناچاریەکان نییە تەنها مادەکە بە یاسا ناچاریەکانی بێگومان ئەگەر گیانی فیزیک ئەو مادەی ئاوا ناچار نەکردوێت چونکە لە ڕاستیان مادە هەر بەو ناچارکردنە ڕاگیراوە ینی شوشەیەک بە ناچارکردن ڕاگیراوە ینی بارێکەیە ئەوەی کە پێی دەڵێن ئەنترۆپی ینی ئەگەر نەکان بکەونە ئەو دۆخەوە ئەوە چی ڕوو دەدا هیچ شتێک خۆی ناگرێت ینی ئەو تەسەورە کە دەڵێ مادە حەز دەکا لەو پەڕی هەڕەمێکێتا بێت ینی بۆ نمونە ئەم دیوارەی کە ئێمە بینامان کردو و خشتانەی کە لەسەر یەکن خۆیان مەیلیان بۆ ئەوەیە کە چی بن مەیلیان بۆەوە نییە لەسەر یەک بن مەیلیان بۆ ئەوەیە لە پەرت و بڵاو بن و لە دۆخی هەڕەمەکێتا بن کەواتە لێرە مادە بۆ ئەوەی بوونەوەرەکان بێنە بوون ئەوەی کە مادیە دەبێت لە ژێر حکمێکی جەبریە ڕاگیرا بێت ئەم حکومە جەبریە چوەتە ناو پێکاتەی چێوە ئەو مادەیەوە لەبەر ئەوەیە بۆ نمونە ئاسن بەو جەبریەتە ئەو
خۆڕاگریەتیان ئەگەر ئەم لە ژێر جەبری یاسا تەبیعیەکانە دەری بێنێ ناتوانێت خۆی ڕاگرێت کە نەشی توانێت خۆی ڕاگرێت ئەو کاتە و شێوانە وەرناگرێت کە هەریەکە لەو مادانە یعنی هەر مادەیەک لە مادەکان شیاوە بۆ وەرگرتنی کۆمەلە شێوە. ئێستا ئازانم ڕۆشن بە دوایەوە دەڵێن نمونەی ئەمە ئەوەیە دەڵێن بۆ دەبێت مشار ئاوا بێت. ئێمە دەڵێن بۆچی دەبێت مشار ئاوا بێت، مشارێک کە شتێکی پێدەڕین بۆچی مشار ئاوا بێت و بۆ نمونە بە شێوەیەکی تر نەبێت. بۆچی مشار دەبێت ئەم دەنکم هینانەی بەو شکڵە دروست بکرێت بۆچی بۆ نمونە وەکو چقۆیەک دەمەکەی تیژی دەبێت. مشار بۆ ئاوا بۆ دەبێت ئاوا هەڵێ بۆ ئەوەی ئەوە بکات و لە پێناو ئەوەدا بیکات، بۆ ئەوەی ئەو شتە ببرێت لە پێناو شتێکە ئەوە بکە بڕینەکە بکات لە پێناو شتێکە. کەواتە لێرە ناڵێن ئێمە بۆ مشار ئاوایە ڕەبتیکەینەوە بە هیولاکەیەوە کە ڕەبتە بە یاسا ناچاریەکانەوە. ئاوایە لێرە یەکسەر چی دەگرێتەوە؟ یەکسەر شێوەکە دەگرێتەوە چۆنیەتیەکە. بۆ مشار ئاوایە ینی بەو چۆنیەتیەیە. تەمەنا وەکو دیوارەکە نییە کە دەڵێن تەسەسولەکە ئەو ئاوابوونەکە بۆ تەسەسولی کەرەستەکان لە ناو دیوارەکە بە پێی قورسی سووکیان دیاری دەکەن. بۆ مشار ئاوایە ینی بۆ ئەو شێوەیە هەیە. ئەڵێ بۆیە ئەو شێوەیە هەیە تا ئەوەی بکە کە ئەم بۆی دروست کراوە بیکات، ینی ئەوە بکات کە ئەمە لە پێناویە هەیە، لە پێناو ئەو ئیشا هەیە. ئەڵێ بۆ ئەوەی ئەوەش بکە کە لە پێناویدا هەیە ناکرێت لە ئاسن نەوێت و لە شتێکی تر. یعنی کەواتە اختیارکردنی ئاسن لەلایەن ئەوە کە مشار دروست دەکا بۆ ئەوەیە ئەگەر ئەمە لە ئاسن نەبێ ئەوە ناتوانێت بکا کە دەیکات، نەک لەبەر ئەوەی لە ئاسنە بۆی ئاوایە. ینی ئاسن بوونەکەی ئەوەی فەرز نەکردووە لەسەری ئاوایێت. بۆچی ئەوەی فەرز نەکردووە؟ چونکە ئێمە دەتوانین لە ئاسن شتی تر دروستکەین، لەبەرەوە ئاسنەکە ئەگەر بەهاتایە و ئاسن بەس مشاری لە دروست بکرایە ئەوە ئەو کاتە دەدوت چییە؟ ئەمە فعلەن بە ناچاری ئاوایە. بەڵام ئاسن لەبەرەوەی ئێمە دەتوانین فۆرمی تری بدەینێ، کەواتە ئێمە ئاسن دەخەینە ژێر باری ئەوەی کە ئێمە بە ئازادانە دەیکەین، نەک بەن یاسا ناچاریەکانی سروش. کەواتە لە دروستکردنی شتێکە ئێمە شتێکمان هەیە ئێمە بە ئازادی دەیکەین، بەڵام شتێکی شەیە خۆی لە خۆیە لەژێر حکمی ئەوایە کە ناچاریە. تەمان ئەمەی کە علەتی کارایی و علەتی ئامانجی و علەتی ئایدیاڵی، علەتی ئایدیاڵی و علەتی ئامانجی ئەمانە بەبێ وجودی فیزیکی ئەو شتە دروستکراوە دەکرێت هەبن. بەڵام کارا بۆچی پێویستە؟ کارا بۆ پێویستە شێوەکە لە مادەکە بەردەستەکە، یعنی ئەمانە پێش دەکەون بەسەر بوونی چییە؟ بەسەر بوونی مادەکە و بوونی کارەکە. لەبەر ئەوە ئەمانە هۆی ئەوەی کە ئەم مشارە هەیە نەک ئاسنەکە. بەڵام بەبێ ئاسنەکەش چی ناکرێت؟ مشارەکە فیزیکی نابێتەوە، مشارەکە نایەتە ناو عالەمی هەستێکی و ئیشەکەش ناکاکە ئێمە مشارەکەی بۆ دروستەکەین. ئێستا بۆ نمونە لەوانەیە یەکێک تەسەووری شتێک بکە پێویستی بە مادەیەک بێت، بەڵام ئەو مادەیە نەبێت. بڵێ من دەتوانم شتێکی ئاوا دروست کەم ئەگەر بێت و مادەیەکی ئاوام هەبێت کە ئەو خاسیەتانی. بۆ نمونە من دەتوانم جلوبەرگێک دروست کەم کە بەو بازارە بڕۆم کەس نەبینێ، بە ناوی شانە بڕۆم و کەسیش نەبینێ، بەڵام بەمەرجێ مادەیەکم هەبێت کە کار لە چاو بکە
بە شێوەیەک کە ئەوەی پۆشیویەتی نەیبینێ، ینی وا لە چاو بکە کە ئەم مادەیە نەبینی، ینی توانای بینین لە چاو بسێنێتەوە. ئەمە تۆ دەتوانیت بەرگێک دروستکەی بە هەر جوێوەر وەکۆر بەرگێکی تر، ینی چی؟ ینی شێوەکە دەیە، ئامانجەکەشت هەیە. ئامانجەکە ئەوەیە بەرگێک دروستکەم کە لە بەرم کرد کەس نەبینێت، ونم کە. بەڵام چی نییە؟ ئەو مادەیەی کە حکمی بە یاسا ناچاریەکان وا لە چاو دەکا توانای بینینی نەبێت، ئەو مادەیە لە بەردەستمانیەتە ئەوە دروست. هەلێرا مادەکە ڕێگرە لە بەردەم ئەوەی کە ئەمە بێتە ناو واقعەوە. ئەڵێ بۆیە گەرم شار بێت و ئەوەی دێکا کاری مشار بێت هەر دەبێت لە ئاسن دروستکرابێت. مەبەستی هەر دەبێت لە ئاسن دروستکرابێت یان ئەوە ناکات دەبێت لە پۆڵاش دروستکراوە یا لە شتێکی تر دروستکراوە. بەسی تر لەو کاتا دیارە هەر ئاسن مادەنێکی لەو مادەنانە بووە کە بە کەڵکی ئەو کارە هاتووە. بۆ نمونە لە تەختە ناتوانێت دروستی بکات، لە شتی تر ناتوانێت دروستی بکات. هەرچەند لەو سەردەمەشا مس هەبووە دەکرێت لە مسیش لەوانەیە زۆر عەمەلی نەبێت دروستکردنی وانە لەبەرەوە هەر دەبێت لە ئاسن دروست بکرێت. هەڵێ ناچاریەکە لە ناچاریەکە لە دانانەکەەوە هاتووە، نەک لە ئامانجە خوازراوەکەوە. لە دانانەکە ینی لێرە مەبەستی ئەوەیە دانانی مادەکەیە. ئەسەر لە دیوارەکە ئێمە ئەوە دانانە، ئێمە شتێک لەسەر شتێک دادەنین، ینی ئەوەی سووکە لەسەر ئەوەی دادەنین کە قورسە. ئەمە فۆرم پێدان نییە، ئەمە دانی ئایدیالێک نییە بە مادەکە. ئەمە چییە؟ ئەمە لەسەر یەک دانانە. تۆ دەتوانین شت لەسەر یەک دانی، بەڵام لەسەر یەکی دادەنی لە ڕاستیا بۆ ئەوە دانەناوەکە فۆرمێکی بدەیت، کۆی دەکەیتەوە. ئەمە کۆکردنەوەیە، ینی شتەکە کۆ دەکەیتەوە لەسەر یەکی دادەنی. کەڵەکەی دەکەیت. کەڵەکەکردن چییە؟ کەڵەکەکردن دروستکردنی شتێک نییە لە ڕاستە. هیچ شتێک بە کەڵەکەکردن دروست نابێت، کەڵەکەی بکەیت لەسەر یەک. بۆچی؟ چونکە کەڵەکەکردن تەنها ئەوەیە تۆ دەزانی دەبێت شتی گەورە لە خوارەوە دانەی، شتی بچووک لەسەرەوە دانی، شتی قورس لە خوارەوە دانەی، شتی بچووک لەسەرەوە دانی. هیچ فۆرمێک لە لاد نییە کە تۆ بیدەی بەمە. لەبەرەوە ئەمە دانانە. ئایا مۆزوعەکە دانانە یا وەکو ڕەبتە بە ئامانجەکەوە، یان ڕەبتە بە دانانەکەەوە یا بە ئامانجەکەەوە؟ هەڵێ ناچاریەکە ڕەبتە بە دانانەکەوە، نەک ڕەبتە بە ئامانج. ئاسا ناچاریەکان حکمی ئامانجەکە ناکەن. حکمی چی دەکەن؟ حکمی ڕێکخستنی مادەکە دەکەن. مادەکە چۆن ڕێک خەمانی، ئەو مادانەی کە رەسانەی لە بەردەمایە چۆن ڕێکیان خەم بۆەوەی ئەو شێوەیەم بۆ دەربێ، ینی شێوەکەش تەنانەت ناچێتە ناو مۆزوعەوە. هەڵێ ناچاری لە بیرکاریدا وە لەو شتانەدا کە سروشتین لەلایەکەوە لە یەکتر دەچن، لەلایەکەوە لە یەکتر دەچن. ینی ئەوەی کە سروشتیە لەگەڵ ئەوەی کە لە بیرکاریدایە تەمەن مەبەستی لە بیرکاری ئەندازەشی گرتوێتەوە کاتی خۆی. هەڵەیە وەکو یەکن. نمونە ئەمە چیە؟ هەڵێ ڕاستەهێڵ لەبەر ئەوەی وایە بە ناچاری کۆی گۆشەکانی ناوەوەی سێ گۆشە یەکسانە بە دوو گۆشەی وەستاو. ینی لەبەرەوەی ڕاستەهێڵ ئاوایە کۆی گۆشەکانی سێ گۆشە کە 180 پلەیە یەکسانە بە دوو گۆشەی وەستا و کاریەکەیان 90 180 دەکات. هەڵێ بەڵام لەبەر ئەوەی ئەمەی دواییان وایە ئەوی تریان وانە، هەرچەند دەگەر ئەمە وانە بێت ئەوە ئەوی تریشان ڕاستەهێڵ نییە. ئەڵێ لەبەرەوەی ئەمەی دواییان ئاوایە ئەوی تر وانە، یانی لەبەر ئەوەی سێ گۆشەیە ئاوایە ڕاستەهێڵ نییە. یعنی وجودی ڕاستەهێڵ ڕەبت نییە بە سێ گۆشەوە. ڕاستەهێڵ لەبەرەوە ڕاستەهێڵ نییە سێ گۆشەی لێ دروست ببێت.
ینی بۆ ئەوە جوانیە ڕاستێ هێڵە تاوەکو سێ گۆشە کۆی گۆشەکانی بکاتە دوو گۆشەی وەستاوە. هەڵێ هەرچەندە گەر ئەمەوانە بێت ئەوە ئەوی تریشیان ڕاستی هەم، ینی ئەگەر هات سێ گۆشەکە ئاوانە بوو ئەوە سێ گۆشەکەی لێ دروستکراوە کە ڕاستیالەکانن ڕاستی هەڵ نییە. ینی بۆ نمونە ئەمە لە دیوارەکە ئەگەر شتێکت بینی شتە سووکەکان لە خوارەوە بوون و قورسەکان لەسەرەوە بوون ئەوە دیوار نیە. بۆچی؟ ئەوە شتێکی وهمیە تۆ بەوەمی دروست کردووە چونکە تەبیعەت ڕێگە نادا تۆ ئەمە بکەیت. ئەڵێ لە سێ گۆشەشە ئەویش بامان شێوە، ینی ئەگەر هاتوو سێ گۆشە نەبوو لە سێ گۆشەکانت کۆ کردەوە کۆی گۆشەکانی 180 دەرنەچوو کە دەکاتە وەستاو ئەوە ئەوی تریشانمانی ئەوە ڕاستیالەکەش ڕاستیال نیە. مادام ئەم کۆی گۆشەکانی سێ گۆشە ناکاتە 180 باوا بڵین ئەوە ڕاستیالەکەش ڕاستیال نیە. بۆچی؟ چونکە لەسەر ئەساسی ئەمەی ڕاستەهێڵە کۆی گۆشەکانی سێ گۆشە دەکاتە 180. ئەمە مەبەستی لە ئەو شتەیە کە شتێکی تری لێ پێک دێت. ئێمە لەکوێ ڕەبت لە بینی ئەم شتا هەیە ئەم شتەی کە شتەکەی تری لێ پێک دێت. فەرزان لە بینی ئەو مادەی کە دیوارەکەی لە دروست دەکرێت لە بینی دیوارەکە و ئەو مادەکە ڕەبتەکە چییە؟ تەبەن لێرە ڕاستێهێڵ چی لێ دروست دەکرێت؟ سێ گۆشە. ڕاستێهێڵەکان سێ گۆشەی لێ دروست دەکرێت وەکو چۆن خوشت و قڕوفلان دیواری لێ دروست دەکرێت. ئەگەر ڕاستێهێڵ ئاوانە بێ ئەوە نابێت. بەڵام ئەگەر دیواریش دیوار نەبوو ئەوە لە ڕاستێهێڵەکە ڕاستێهێڵ ببورن. ئەگەر سێ گۆشە نەبووەوە ڕاستێهێڵەکە ڕاستێهێڵ نیە. ئەگەر دیوارێک دیوار نەبوو ئەوە خشتەکانی قڕنین خشنین ئەو خشتە نییە کە دیواری لێ دروست دەبێت. ئەگەر مشار نەبوو ئەوە چی؟ ئەوە مادەکەشی چی نییە؟ ئاسن نییە. بۆ نمونە تۆ مشارێکی شکلی دروست کردووە لە مقەبە لە هەر شتێک ئەمە مشار نییە. بۆچی مشار نییە؟ چونکە نابڕێت ئیشەکە ناکە ئەوەی کە لە پێناوی هەیە نایکە. مادام ئەمە مشار نییە کەواتە ئەو مادەیەش کە مشارەکەی لێ دروستکراوە ئاسن نییە. یاسەوەزانم ڕۆشنە لە ڕێگەی نەکەوە. ئەویش دەڵێ سێ گۆشە گەر ئاوانە بوو 180 پلە نەبوو کۆی ئینەکانی ئەوە ڕاستیهێڵیش ڕاستیهێڵ.